بڵین ئەم ئێوارەیەمان بەڕاستی تایبەتە بەڕاستی تایبەترینی بەرنامەکانە هونەرمەندێکی ئازیز لامان میوانە میوانی کورسات مەگەزینە ئەو دەنگێکی ڕەسان و ئەستێرێکی دیاری هەم شاری سلێمانی و هەم کوردستانە و ئەکرێت بڵین کە خۆشەویستێکی زۆری بۆ کورد و زمانی کوردی و کەلتور و هوەری کوردی هەیە ئەو هەرچی بڵێت بەڕاستی ڕۆحەکە بەبەریە بۆیە ئەم باسانم کرد هونەرمەندێکی ئازیز لامان میوانە بە کۆپلەیەک تێکستی یەکێک لە گۆرانیەکانی ئەو هونەرمەندە دەست پێ یەکەم و بە خێراتن یەکەین ئێستاش چاوەڕێم بیتەوە بەهێمنی وەکو جاران دەرگای ژوورم بکەیتەوە تەمەن زۆری تێپەڕیوە هەموویم هار لە کیس چووە ئێستاش چاوەڕێم بیتەوە دڵنیام هەمووتان یادگاریتان لەگەڵ ئەم گۆرانیا هەیە و بینەریشمان بن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە سەر پەیجی کورسات برۆدکاستین تۆ چیت هەیە بۆ ئەو هونەرمەندە عەزیزە؟ ئەو هونەرمەندە جابە نەبێتە تەمەن و تەمەنکاری بەڵام منیش هەر لە مناڵیەوە گوێبیستی گۆرانیەکانیم دڵنیام زۆر بەشتان نەک زۆر بەتان ئەوەی کە کورد بێت ئەوەی کە حەزی بە گۆرانی کوردی هەبێت دڵنیام گوێبیستی گۆرانەکانی بۆ دڵنیام کە حەزی بە دەنگێم هونەرمەندە هەیە جابە بیناسێنین هونەرمەند ئەیوب عەلیلامان میوانە کاک ئەیوب سڵاوت لێبێ و زۆر بەخێر بیت هەم بەخێر بیتەوە بۆ شاری سلێمانی و هەم بەخێر بیت بۆ کورسات و بەرنامەی کورسات مەگەزین خۆشحاڵم و سپاس بۆ ئەو پەیوە جوانانە و ئەو تێکستەش کە خوێنتەوە تێکستی دکتۆر فەرەیدون عەبدولبەرزنجی کە بە شانازیەوە ئاوازی مامۆستا زانای مەحموود هەژارێکێکە لە گۆرانیانی کە هەر من شانازی پێوەکەم دیسان من زۆر خۆشحاڵم کە لە کورساتم لە شاری سلێمانی و لە ناو ستودیۆی کورسات مەگەزین بە تایبەتی کاگەی با بۆ دەست پێ بکەین هاتنەوەت بۆ شاری سلێمانی بۆ کاری هونەریە پرۆژەی هونەریت لە بەردەمە یان تەنیا بۆ سەردانی خۆشەویستان و خزم و ئازیزانە؟ هاتنەوەی ئەم جارم تایبەتە بە کۆنسەرتێک تایبەت بوو بە بانگێشتکردنم بۆ بەشداریکردنم لە کۆنسەرتێک لە شاری هەولێر بەڕاستی ئەو مەبەستی سەرەکی هاتنەوەی ئەم جارم بوو هەر بۆیە هاتنەوەی ئەم جارەشم تەنها بۆ چەند ڕۆژێکە و دەبێ بگەڕێمەوە. کاک ئەیوب تۆ کار و پرۆژەت زۆرە ئاگادارین کە بەشداری لە زۆر کار و پرۆژە و زۆر کاری هاوبەشاکەی جاباسێکی و کار هاوبەشەوان بکەی کە کارکی هاوبەشی نێودەوڵەتیە و لە دەروی کوردستانێکی و ئامانجی تۆ چییە کە کارە هونەرەکانی خۆت کارە هونەرەکان زیاتر لە دەروی کوردستانەکەیت؟ بەڕاستی من حەزم کرد ئەم دەرفەتە لەم دیدارە تایبەت کەم بە باسی لۆبیکردن بۆ میوزیک پرۆمۆتکردنی میوزیکی کوردی ناساندنی کەلتوری کوردی بۆ نمونە جلوبەرگی کوردی بە جیهان من چەند ساڵێکە بە هەوڵ و ماندووبوونی تاکە کەسی خۆم خەریکم پەیوەندیەکی باشم دروست کردووە لەگەڵ هونەرمەندانی ستایلی میوزیکی ستایلی فلامینکۆی ئیسپانی هونەرمەندانی یۆنان لەگەڵ هەندێک وڵاتانی دیکەش کە تا ئێستا ئەویان دڵنیانی سەرەگریاننا هەمیشە حەزم کردووە بە جلوبەرگی کوردیەوە لە سەر شان و دەربکەوم ئەومەرجی سەرەکی جگە لە دەروی کوردستان لە ناوی کوردستانیش هەتا پێم بکرێت لە ئاهەنگەکان بەس ئەم چەند ساڵە تەرکیزم لەسەر ئەوەیە کە بتوانم مۆسیقای مێلۆدی و تێکستی ڕەسەنی ناوچەکانی کوردستان لە گەرمیان لە هەورامان لە هەموو لە باکوور لە باشوور ڕۆژاوە بناسێنم بە جیهان ئەو کۆنسێرتانی لە هۆڵی لە کۆنسێرت هۆڵە جیهانەکان ئەکرێت حەزەکەم وەکو میوانێک لەگەڵان بەشدار بووم چەندین جار وەکو یەک تراک بەجلی کوردی جا مۆسیقاکەش تێکەڵ کێشەکرێ لەگەڵ موزیکی ئەوان و گوێگرەکان بەڕاستی سەرسام دەبن ئەمە وەکو یەکەم هەنگاوە بتوانین میوزیکی کوردی ببینە ناو کۆنسێرت هۆڵە جیهانیەکان تەنیا بۆ ئۆدیەنسی کورد ئیش نەکەین وا بکەین ئەو گوێگرانی کە ئەسڵەن کوردیش تێناگەن بێن گوێ لە میوزیک و لە گۆرانی کوردی بگرن ئەوە خەونی من لە کارەکان ئەگەر باسی یەم کارەمان بۆ بکەی کاگەی و ئەمە دیار یەکێک لە هەرە تازەترین چالاکیەکانم و چەند ڕۆژێک بەر لە ئێستا کۆنسێرتە لە شاری بارشەلۆنە سازکرا کە پیان دەڵێن بارسەلۆنە گیتا تریۆ ئەمانە گروپێکی زۆر ناسراون لە هەموو سەر تاسەری جیهان کۆنسێرتیان هەیە پاشەوەی گوێبستی دەنگم و پێ گوێبیستی میلۆدیەکەم بوون حەزیان کرد کارەکە پێکەوە بکەین بە شێوەزاری جافی و بە شێوەزاری دەشتی هەولێر ئاوازێکم دروست کرد تێکەڵکێشی فلامینکۆ کرا
باشە و لەو کۆنسرتەیە بە جلوبەرگی کوردی و بە کڵاشی هەورامی و حتا دانسەری فلامینکۆ کە زۆر سەرسامی جلوبەرگ و ئەو پێڵاوانی کە لە پێم و باسم بۆ کردن کە ئەمە لەکوێ هاتەوە چۆن دروست دەکرێ و ئیتر لۆبیکردن لەم هەنگاوانەوە هەر کەس لە لای خۆی هەوڵ بدات ئێستا کورد و ببین بە دەوڵەت وەکو کورد و کوردستان ئەم هەنگاوانە لە دەرەوە زۆر گرنگن من بەو پەڕی دڵسۆزیەوەی کەم و بەو پەڕی سەرکەوتووی کۆنسرتەکەش ئەنجام درا و بەڕاستی گوێگرەکان زۆر سەرسام بوون ئینشەڵڵا بەم نزیکانەش بڵاو ئەکرێتەوە تەواوی تراکەکە دەست خۆش بێت هەر کارێکی تریشت هەبوو بەڵام ئەگەرێتەوە بۆ 5 ساڵ 6 ساڵ لەمە پێش سەردەمی کۆرۆنا بوو باشە لە بەرنامەی ستیانە گایاماس سینیا گایاماس وایە بەرنمەیەکی زۆر جوان و تۆش زۆر بە جوانی بە زمانی کوردی گۆرانی دوتەوە بە جلوبەرگی کوردیەوە جۆش و خڕۆشێکی زۆر لە نێو بەرنمەکەیە دروست کرد بێگومان من حەز ناکەم وڵاتی یۆنان کورد تەنها وەکو پەنابەر ببینن دەبێت کورد ببینی کە خاوەنی کەلتورین لەو بەرنمەیە دەرمان خست کە کورد خاوەنی چەندین ستاڵی میوزیکە چەندین زاراوەی خۆیەتی کورد تەنها پەنابەرێک نییە ڕووبکاتە یۆنان و تێپەڕێ بەرەوە ئەوروپا وڵاتانی دیکە بۆیە زۆر سەرسام بوون تێکەڵ کێشکردنی سکەیڵەکانی ئێمە کە چارەکە تۆنی تێدا ئەوان نیان بەکاری نایەنن تێکەڵ کێشکردنی لاوک و حەیران لەگەڵ میوزیکی یۆنانی یعنی زۆر سەرکەوتوو بوو هەر بۆ ئەوەش دیسان ئەوە هۆکارێک بووکە بەم زوانە ئەچمە وڵاتی یۆنان لەگەڵ هەمان ئەو دوو هونەرمەندە کە ئێستا دوو ئەستێری زۆر ناسراوی یۆنانن 22 مانگی 6 لە کۆنسرتێک من وەکو میوانێکی کورد بە جلوبەرگی کوردی چەند گۆرانێکی کوردیان لەگەڵڵێن یعنی دووبارە هەمان تەجروبە ئەمان کۆنسرتە ئەویدی پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی بوو دروستە ئەمیان کۆنسرتێکە لە شاری ساڵۆنیکی لە کەنار دەریا سازەکرێت خەڵکێکی زۆر ئامادە ئەبێت و زۆر پەرۆشم لەوێش بە دلی کوردیەوە بە کوردی گۆرانی بڵێن ئێمەش زۆر پەرۆشین ئەو گۆرانیانە گوێمان لێ بێت کاگەیوب گۆرانێکی دیکەت کە لەسەر زاری هەر هەمومانە بەگشتی کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم ئەم گۆرانیە باسێکی ئەم بابڵین سرودەمان بۆ بکەیت چونکە پێما بێت وەکو سرودێک مناڵان ئێستا لە قوتابخانەکان بە خۆشحاڵیەوە ئەیڵێنەوە باسێکی وەشمان بۆ بکەیت من منداڵی خۆ زۆرێتەوەیات خۆی وەتەن ئاواکەیمان دەوت کە دەوەستاین لە گۆڕەپان بەیانیان کە ڕیز دەبووین حەزم کرد شتێک دروست کەم منداڵی کورد لە بەری بکات هەستی شانازی بوون بە کوردبوون لە لای منداڵ دروست کەم کاتێک کە منداڵ سرودێکی لەبەر کرد تر لەگەڵی دەژی من ئێستا خۆیەوەتە ناواکەی و چەندین سرودی دی کە بە مناڵی فێران کردوم دەبیرمە و شانازی پێوەکەم ئەو تراکە ئەو گۆرانش کە دروستم کرد وەکو تێکست وەکو ئاواز وەکو مێلۆدی حەزم کرد سادە بێت بۆ ئەوی منداڵ بتوانێت لەبەری بکات هونەرمەندی مەزن کاکەگارە ساسکار بەشە کۆرمانجەکەی لەگەڵ وتم ڕێزمان بۆ هێرە سڵام شاعری بەتواناش مامۆستا ئەدیب چەلکی بەشی کورمانجەکەی نووسی بەشی سۆرانەکەی خۆم نووسیم وەکە دەبینم ڕۆژانە منداڵێک لێرە لەوێ لە ڕۆژ ئاوای کوردستان حتا بە بەشە سۆرانەکەشەوە لە بەریان کردووە من لەو پەڕی دڵخۆشیم من ئەوە لەبەر ئەوە نەبێت کە ئیشی خۆمە بەڵام وەکو هەستی نەتەوایەتی کە ئەبینم ئەو گۆرانی ڕۆژ بە ڕۆژ منداڵ لە بەریەکات جێگەی ئەو پەڕی دڵخۆشیە بۆ من کەواتە کاک ئێوە حەزەکەم بەیەکەوە گوێبیستی ئەم گۆرانیە بین کە هەرێکێکمان نەک هەر مناڵ ئێمەش کاتێکێک گوێی لێگرین هەستێکی نەتەوایەتیت پێ بەخشێت با بەیەکەوە گوێبیستی گۆرانی کوردی بین. کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم کاگەی بەردەوام لە بەرهەمەکان تا هەوڵیت کە یەک پارچەیی کوردستان بپارێزیت و بە دنیای بناسێنیت یەک پارچەیی لە نێوان یەکگرتووی کوردستانە یەک پارچەیی هونەر و کەلتوری کوردیش بناسێنیت ئەوە بەڕاستی ئەرکی سەرشانە هەموو کوردێکە و هەستەی هەبێت من بە ئازایەتی نازانم ئەرکی سەرشانمانە هەتاوەکو ئەو ڕۆژەی بە تەواوەتی وڵاتی کوردستان ڕاگەێنرێت و من لێرە شەو پێتان ئەڵێم بەرهەمێکی هاوشەوی کوردمم هەیە لە ئارای ئێستا بە هەردوو زاراوە بۆ ئاڵای کوردستان لەگەڵ هەمان هونەرمەند دەیخوێنم تێکستەکەشی خۆم و کاکەگارە ساسکار نووسیمان ئاوازی خۆمە هیوادارم تۆماری بکەین لە ڕۆژی ئاڵای کوردستانی
ساڵی داهاتووە بتوانی بڵاوی بکەینەوە و بەو هیوای دیسان جۆش و خۆشێک بێت بۆ منداڵان ئەوانیش دیسان وەکو سرودێک ئەمیش لەبەر بکەن بۆی چونکە شانازی بوون بە ئاڵای کوردستان و بە زمان و بە کەلتور پەیوەندی بە هیچ شتێکی دیکەنیە ئەبێت هەمیشە هەستی پێ بکەین و شانازیان پێ بکەین. جاکاک شتێکی زۆر جوانە هەیە کە ئەوەنەی دیقەتم یاوە کە بەرهەمە کۆنەکانی خۆتە دووبارەیت لە پەیجەکەی خۆتە بیری گوێگرانی خۆتی ئەخەیتەوە کە ئەم بەرهەمانە دووبارە بچنی گوێی لێ بگرنەوە. جەمە لە کورسات ماگەزینیشە پێماوێ مانگێ لەمە پێش بوو یا کاتی بەهار بوو گۆرانێکی دیکەت هەبوو هەڵاڵە بووکی بەهار جا ئەمڕۆ هەر لەسەر زمانم بۆ گۆرانیە ئەو گۆرانێ دووبارە بڵاو کردبوو چکە جوێیەکی بەهار و زۆر خۆشی هەیە. بەشێک لە بەرهەمە کۆنەکانی تۆ ئامادەیە حەزەکەین بەیەکەوە پاشکەمێکی دیکە جێبیستێبین و باسێکی ئەو بەرهەمانە ئەکەین. جا کاک ئەیوب هۆکاری چییە کە تۆ ئەوەنە درەنگ بەرهەمی نوێ بڵاوەکەیتەوە چکە خۆ دەزانی گوێگرێکی زۆر باشە هەیە. ڕاستە سوپاس. هەڵاڵە بووکی بەهار تێکستی کاک ئەحمەد محەممەدی شاعیرە بیرمان نەچێوە ئاوازی کاکە ئومێد جەمال لە کاتی خۆی لە ماڵی مامۆستا ئەنۆر تۆمارمان کرد تۆ بزان موزیکەکەی کاکزانەی مەحموود هەژار هونەرمەند زانا بوو پاشان نوێم کردەوە خەڵکێکی زۆر یادەوەری لەگەڵ ئەو گۆرانی هەیە بەهاران بە تایبەتی حەزەکەم دیسان بیران بێنمەوە یاخۆت خەڵکێکی زۆر خۆی یادەوەری لەگەڵی هەیە. پاشان باسی چیمان کردووە ئێوە باسی ئەوەمان کرد کە تۆ بۆچی ماوە کەم گۆرانی بڵاوەکەیتەوە. بەڕاستی من خۆم زۆر ڕەخنە لە خۆم ئەگرم معنی بەرهەم هەبوو تۆماریشم کردووە گەشتۆتە مەرحەلەی ئەوەی بیکەم بە کلیپ کانسڵم کردووە ڕۆژ بە ڕۆژ تمۆحم زیاتر بۆ کواڵەتی و بۆ بەرهەمی باشتر بە تایبەتی ژەم چەند ساڵی کە لەگەڵ گروپەکانی وەکو یۆنانی و ئیسپانیەکان ئیشەکەم هەستەکەم هونەری ئێمە هەندێک جار پێویستە وەکو ئەوان ئیش بکەین گوێگری ئێمە شایانی باشترینە بۆیە حەز ناکەم هەموو شت بڵاو بکەمەوە و یەکی کتر لە کێشەکانەوەیە کە زۆر جار زمینە لە بار نییە بتوانی شتەکان تۆمارکەی بڵاویکەیتەوە ئەوش کێشەیەکەم بەڕاستی. دەنگی تۆش یادەوەری دوونەوەیە کاگەیو با هەندێک لەو گۆرانەی تۆ کە هاوڕێنمانبیان ئامادە کردوین پێکەوە زۆر بینەری بین و گوێ لە گۆرانەکان بکرین. زۆر باش. کاگەیوب ئەنجا پێمان بڵێ چیرۆکی ئەم بەرهەمە و چییە؟ ئەم ئەلبومی خەمێکی بێ کۆتایی هونەرمەندی مەزن دکتۆر و مامۆستا گۆران کامیل ڕەنگی هەموو تراکەکان زۆربەی ئەو کردی زۆری لەگەڵی ماندوو بوو لێرەوە دەستخۆشی لێکم ئەم ئاوازەش تێکستەکەی خۆمە لەم ئاوازەکە مامۆستا گۆران بوو و لە وڵاتی هۆڵەندا کرا بە کلیپ کاکە هەماچ کەمال لەو کاتە کردی بە کلیپ و ئەم ئەلبومە تراکەکانی زۆربەی چووە یادەوەری و بوون بە بەشێک لە یادەوەریەکانی هونەردۆستان خەمێکی بێ کۆتایی ژینی من بێت تۆ تەنهایی مەسەلەن بیرت ئەەکەم بیرمەکەی زۆربەی تراکەکانی چونکە بەدڵ ئیشمان کرد زۆرمان دوو بوون پێوەی پەیامەکەمان گەشت. بەرهەمێکی زۆر جوانەوە لە کۆنتترۆلی شۆ هەرایانوتەوە گۆرانیە و ویاڕاند جێمان لی بوو اینجا کاک ئەو پرسیارێکی ترم ئەوەیە بوورە ڕاوندەوزانم نۆرە بڕیشم لەگەڵ کردی چۆن بتوانێت هونەرمەند گۆرانیەک بڵێت بەرهەمێکی هەبێت کە بۆ چەندین نەوەی داهاتوو بمێنێتەوە و بە هەمان شێوە هەر بە هەمان چێژەوە ئەو ناوانەی دیکەی گوێبیستی و گۆرانیە بن. خۆی لە میوزیک ستایل هەیە ستایلی میوزیکەکان فەرقەکات هەنێک گوێگرەیە ئەسڵان کە ئەڵێمە ستایل ئەو ستایلێن ناچێت ئەسڵان گوێ لێ ناگرێت چەند بەرامەکەش جوان بێ. من ڕاستە خۆم زۆر بە ستایلی عەرەبیسک ئیشم کردووە بەڵام لە قۆناغی ئێستامە کە لۆبیەکەم بۆ میوزیکی کوردی ئەگەڕێن بۆ فۆلکلۆر بۆ هەورامی بۆ گەرمیانی بۆ دەشتی هەولێر بۆ ڕۆژەڵات بۆ باشوور بۆ باکوور بڵێن ستایلەکە دەورە بینە طبعاً پاشانەکەوێتە سەر ڕازگۆیی لە دروستکردنی گۆرانیەکەت. من ئەو گۆرانیانە لە بەرەوەی پەیامێکی ڕاست و زۆربەی هەندێکی کاردانەوەی ژیانی شخصی خۆشمیتیا بوون لە نووسینی تێکست و ئاوازەکە زۆر جار پێکەوە دروست بوون کاریگەریە یەکسەرەگا بە گوێگر جگە لە کواڵەتی میکس و ماستەرینگ جگە لە میوزیکێکی باش جگە لە تێکستی باش ئەمانە هەمووی فاکتەرن
کە گۆرانیەک بە زیندوی وەکو درەختێکی ڕەگدا کوترە و لە خاک بمێنێتەوە بەڵام پاشان دەکەوێتە سەر گوێگر ناتوانانی وا لە هەموو جەنەرێشنێ بکەیت کە گوێ لە یەک ستایل بگرن حتا کاتی خۆشی من ئەو گۆرانیانم بڵاو کردەوە جەنەرێشنی ئەو کاتەش هەر هەمویان حەزان لەو ستایلە نەبوو بۆیە ناتوانانی بڵێ بەرهەمێک دروستەکەم هەموو کەس حەزی لێ بکەم بەڵام دەتوانی بەرهەمی نەمر دروست بکەی ئەگەر ئەو بنەمایانە ڕەچاو بکرێ کە بمێنێتەوە و زوو لە ناو نەچێت دەستان خۆش بێ بەڵێ کاک ئەیوب کاتی خۆی بڕیار بوو گۆرانیەک لە ئاواز و تێکستی هونەرمەند زیادەزات ڕێزوسڵامان بۆ هەیە هیوای سەلامەتی و تەندروستێکی باشی بۆ خوازین بەڕێزت بڵێیتەوە ئاواز و تێکستی هونەرمەند زیادەزات بێت ئەو بەرامە چی لێهات؟ والله من طبعا کاک زیادم زۆر خۆشەوێت یەکێکە لەو دەنگانەی کە بەڕاستی کاریگەری هەیە لەسرم بیرۆکەکە ئەوە بوو پێکەوە دوێتێک بکەین بەڵێ کاک زیاد کاتی خۆی بیکەم بە پرسیاری دواترم کە بەیەکیشەوە بڕیار بوو کە بەیەکەوە گۆرانیەک بڵێنەوە دوێتێکتان هەبێت ئەمە شەر دەنگی نەبوو ئیتر لەبەر هەندێک کێشە پرۆژەکە سەری نەگرت و بە حکمی ئەوەی خۆشم زۆر ئاواز دائانێم زۆر تێکست ئەنووسم وام لێ هاتووە ناتوانم ئیتر هیچ وەربگرم چونکە کە وەرت گرت مڵی کاری لەسەرەکەم ئەبێت تۆماری بکەی بۆ ئەو بەرهەمە بێ بە خزمەت بە ئەرشیف بەڵام هەندە پرۆژەی خۆمم هەیە کە حەزەکەم تۆماریان بکەم لە ئێستا زۆر جار تێکستم بۆ دێت مێلۆدیم بۆ دێت بەر لەوەی گوێ لێ بگرم ئەڵێم تکایە ببورن نەوەکو دوایی وا هەست بکەی کە بەدڵم نەبوو هەر لەوەی گوێ لێ بگرم پێت ئەڵێم پرۆژەیەکی زۆرم هەیە بەهۆی هاتنی کۆرۆنا و ئەو شتانە و ئاوازانی خۆم کە هەمووی دواکەوتن تۆماریان بکەم چونکە هەمووی بەشێکن لە یادەوەری لە ساتێکا دروستم کردن ئەمەوێت تۆمار بکرێن باش کە ئەوانم هەمووی تۆمار کرد ئەو کاتە بیری لێکەمەوە ئەو پرۆژانی کە باست کرد بەداخەوە سەری نەگرت هۆکارەکانیشی ناتوانانی لێرە هەمووی باسکەی بەڵام بەداخەوە کە سەری نەگرت باشە هونەرمەند زیادەزات لە یەکێک لە چاوپێکەوتنەکانی خۆیان باز لەوا کات کە هونەرمەند ئەیوب عەلی خاوەن دەنگێکە بەڕاستی دەنگی خۆی پەروەردە ئاکات بەڕاستی ئەزانێت دەنگی خۆی پەروەردە بکات بەڕاستی ئەزانێت کە دەنگی خۆی بهێڵێتەوە ئەم پەروەردەکردنی دەنگەت چۆنە کاک ئەیوب؟ والله من یەک لە فلتەریانەی کە پیایە ئەڕۆم یەک لەو پایە گەورانەی هونەر کە پشتی پێ ئەبەستە مامۆستا گۆران کامیلە کە دایم لە فێربوونی نۆتەی موزیک لە گۆرانی وتن لە ناو ستودیۆ لە دەری ستودیۆ ڕۆژانە شتی لێ فێرە بم جگە لەوەش وازم لە ژیانی شخصی خۆم هێناوە وازم لە کارکردن هێناوە وازم لە زۆر شت هێناوە خەریکی بەس هونەرم تەرکیزی تەواو لەسەر هونەرە پەروەردەکردنی دەنگی خۆم فێربوونی نۆتە لەسەر ئامێری ساز تا لە ماڵەوە ستودیۆم هەیە و کاتی خۆشی من یەک گۆرانی بڵاو کردەوە کاک زیاد پێی گوتم هەستەکەم گۆڕانکاری هەیە لە دەنگت لە ئەداءت کە ئەوە بوو بە هاندانێک چونکە مامۆستا بەڕاستی کاک زیادی هەتا بڵێ دیارە ینی کە هەمومان دەیناسین کە چی توانایەکەوە چی بەهرەیەکە و چی شیرینکاریەک لە دەنگی هەیە کە گوێ لەو گۆرانیە بوو هەستی کرد کە من ماوەیەکە تەفەڕقم کردو بە هونەر زۆرم پێخۆش بوو کە کەسێکی ئەواستی پێ بکە بۆ من پەیوەندیتان لەگەڵ هونەرمەند زیادەزات چۆنە؟ جار جار قسە ئەکەین بۆ کوتیشم ئێستاژی ئەو هیوایم هەر هەیە پێکەوە کاتی خۆی کەوتی ئەو دیوێتە بکەین هەر حەزەکەم بیکەین باش دەمێک قسەتان نەکردووە؟ ساڵێک دوو ساڵێک ئەبێ گینا زوو قسەکەین بەڵام هەواڵەکە هەواڵی مەربۆدی ئاگادارم کە بۆ هیوایکەوە بەرهەمەش بڵاوکەنەوە بەیەکەوە دوێتە بکەن بەڵێ منیڵی لێرەوە کاگەیو ئێوە هاوڕێکی نزیکی یەکەن و ئەوەی کە بڕیاریش بووە بەیەکەوە کار بکەن بێگومان یادگاریتان زۆرە واللهی من زۆربەی هونەرمەندان لە موزیکشان لە گۆرانی بێژەکان ئەوانەی بەدڵێک سپیوە خزمەتەکەن بە هاوڕێی خۆمەزانم زۆربان بە برای خۆمەزانم ئەوەی کە بە دڵسۆزی دەوێ موزیکی کوردی جوان پێشکەش بکە بە برای خۆم ێزانم کاک زیادیش هونەرمەند زیاد دەسعادێکێکە لەو دەنگانەی لەو ینی تێکست نووسانی کە بەڕاستی من سەرسامی دەنگیم حەز ئەەکەم بیبینمەوە دەرکەوێتەوە گوێگرەکان حەزەکەن وەکوتیشم ئەو دوێتە ئەگەر بکرێت ئەبێ بە
هەواڵێکی دڵخۆشکەر هەرچەندە وتێ بۆ گۆرانی وتنیش نەهاتوم بەس ئەکرێت کۆپلەیە گۆرانی هونەرمەند زیاد ئەسەتمان زۆر حەزمە کرد بەس بەڕاستی بۆ گۆرانی وتن نەهاتم ئەم جارە بەداخەوە ئەنی گۆرانی خۆشمان پێش ناتوانم ئەم جارە بۆ جارێکیکە بە ئەمێری سازم پێ بێ بەسەر چاو حەزم کرد تەوەری ئەم جارەمان بەڕاستی لەسەر لۆبیکردن بێت کە من بەتەمام بە تەواوەتی زۆرینەی کاتی بۆ تەرخانکەم لەگەڵ جگە لە ئیسپانی و لە یۆنانیەکان لەگەڵ هەندێک میلەتانی دیکەش ئێستا لە پەیوەندیام باشە کارێکی ترت هەبوو لە 2 ساڵی ڕابردووە لە سکۆتلەند ئەویش کۆنسێرتێک بوو کە هونەرمەند ئەیوب عەلیمان بینی بە جلی کوردیە و بە زمانی شیرینی کوردی گۆرانی ئەویش گروپێکی فلامیکۆی دیکەن لە سکۆتلەند باشە نیشتەجێن کۆنسێرتەکانیان لەسەر تاسەری جیهان بە تایبەتی لە وڵاتی بریتانیا زۆربەی سۆڵد ئاوتە تراکێکیانە بوو بۆ خۆی مێلۆدیەکە ئیسپانی بوو بۆ شاری کۆردۆبا گوتیان ئەگەر حەزەکەی تێکستێکی بۆ بنووسی و مەقاماتێکی ناوچەی خۆتان تێکەڵیکەی یەکەم جار چوم زۆر بەلایەنەوە سەرنجڕاکێش بوو لە ئێدنبرە لە یەکێک لە کۆنسێرت خۆڵا هەر بەناوبانگەکانی ئەوێ بۆ 2000 زیاتر کەس دانیشتوو هونەردۆز گوێ ئەگرن بەجلی کوردی ئەو پەڕیشانازی بوو بۆ من پاشان کۆنسێرتێکی دیکە دوانی دیکە بە دوای هەر لە بریتانیا ئێستاش پلانە لە ساڵی داهاتوو لەگەڵان بچمە شاری کۆردۆبا لە ئیسپانیا دیسان هەمان تراک بڵێمەوە کاگەی بچە بەرهەمێکە هەیە لەگەڵ هونەرمەند بڵند عەبدوڵڵایە بابەیەکەوە لەگەڵ بینەرانە جێگر و بینەری زۆر باش کاگەی ئەگەڕینەوە لات چۆنە لەگەڵ هونەرمەندە دیارەکانە لەگەڵ ئەستێرەکانی کووردا بیرتانەوە نەکردوتەوە کە کارێکی نیشتیمانی پێکەوەی بکەن من بەش بە حاڵی خۆم ئەگەر پرۆژەیەک هەبێت بزانم کاریگەری ئەبێت من ئامادەم وەڵامی پرسیارەکە دەکەوێتەوە لای هونەرمەندەکانی دیکە وەکوتم تێکست ئاواز میوزیکێکی باش لەکوێ تۆمار ئەکرێ ئەو مەرجانەی تێدا بێ من لەلایەن خۆمەوە بەڕاستی بەشدارم بە مەرجێک هونەرمەندێکی ناوداری شەکە هەستێ بە سازکردنی شەکە خودت دانانی ئاوازەکە من پێم باشە چکە لە زۆربەی وڵاتانە و پرۆژانە هەبوون ئەمەش حەزەکەم لە کوردی هەر 4 پارچە لە هونەرمەندی هەر 4 پارچە ئەو پرۆژێ بکەین مەسەڵەن 2 لە باشوور دوان لە ڕۆژاوا دوان لە باکوور دوان لە ڕۆژهەڵات پێم باشە پرۆژەکە بەڵام هێندە ئاسان نییە چونکە پرۆژەی گروپ کێشەی تۆنیش پەیدا ئەبێ زۆر جار مەسەڵەن من سکەیلێک لەسەر تۆنی سی ئەڵێم و هەمان هونەرمەند لەسەر تۆنی سی مرتاح نییە مەسەڵەن ئەوەش زۆر جار ئەبێ لێبوردووی هەبێ هەندێک کەس لە تۆنی خۆی تۆزێک بێتە خواریان تۆزێ سەروتر بخوێنی یعنی پرۆژەکە هەرەوەندە ئاسان نییە ئەبێ کەسێک دای ڕێژێت شارەزای دەنگی ئەو گروپە گۆرانی بێژە بێت بە باشی پاشان ئاوازەکەدا بنرێن ڕێز و سڵامان بۆ هونەرمەند بڵند عەبدوڵڵا هەیە لە بیری نەکەین بەرهەمێکی زۆر جوان و تایبەت بوو و دەنگدانەوەیکی زۆر باشیشی هەبوو هەتاوەکو ئێستاش هەر جێگری خۆی هەیە ئەنجاڕەوەند هەردووکمان بینەری فەیسبوک بووین سەیری کۆمنتەکانمان کراڵێکی بەشێک لە کۆمنتەکان بۆ بەڵێ هەرچەندە پێم خۆش بە پرسیارە دەست پێ بکەم کاگەیوب کۆمنت داخستووە بۆ کۆمنتە داخستووە خۆی ئەگەر کۆمنت بکەیتەوە ژمارەی فۆلۆوەر و نازانم پەیج زیاد دەکا و زیاد دەکا من تەبانەوە بەلام و گرنگ نییە زۆر باشە من کۆمنتم لەبەر یەکشت داخستەوە یەکەم ئەو خەڵکەی کە کۆمنت ئەنووسن بە تایبەتیوانەی کۆمنتی جوان زۆربان شایانی ئەوەن بخوێنرێتەوە و بە گوڵێکیش بێت چونکە ئەوان چەند ساتێک تەرخانەکەن شتێک تایپەکەن پێم خۆشە دەستخۆشی وەکو بڵێم سپاس مەجیەکەم مەجای ئەوەم نییە دووەمیش هەندێک کەس هەن ئاستی ڕۆشنبیران ێژگار نسبە بەبێ ئەوەی بابەت بزانن شتەنووسن من خۆشبەختانە زۆرینەی کۆمنت کە نووسرێ بۆ من هەموو ئیجابی بڕوای کۆمنتی خراپ بۆ تۆ بێت لەبەرەوە نییە وەکوتم یەکەم نەبوونی کات بۆ وەڵامدانەوەی ئەو ئەزیزانە باشە دووەمیش هەر کەس حەزی لە منە هەر کەس حەزی لە دەنگی منە هەر کەس حەز بە سەرکەوتن مەکات لە دڵی خۆیە ئەو خوایی کە دەیپەرستین هەمومان یاخودە دینەی خۆی بڕوای پێ هەیە بە گوێرە دینی خۆی
نزایەکی خێرم بۆ بکە و بڵێ تەمە درێژ بێ و سەرکەوتوو بێ یخوا کۆمنتە بۆ بنووسە هەمیشە ناشمێ دەرفەت بدەم بەو کەسانەی دیکەوتم ئاستیان لەگەڵ ڕێزمە لە پلتفۆرمی منەوەشتی نەشیاو بنووسن ئەوانەی منیان خۆش بێم کۆمنتیش نەنووسن لە دڵی خۆیانەوە دەتوانن نزایکی خێرمان بۆ بکەن. جا ئەم پرسیارم بۆیە کرد ئێمە لە سوشال میدیای کورسات لە کورسات برۆدکاستین لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرامیش بڵاومان کردەوە کە هونەرمەند ئەیوب عەلی ئەم ئێوارەیە میوانی کورسات مەگەزینە کۆمنتی خراپی تیا نییە. یەکێک لە کۆمنتەکان لە نمونەی هونەرمەند بە تەواوی مانە یەکێکی تر لە کۆمنتەکان ئەڵێت یەکێک لە باشترین هونەرمەندە ڕازگۆکان کە جێگە و پێگە و کەسایەتی خۆی زۆر باش پاراستووە. زۆر سوپاسیانەکەم. ئەمە نمونەیەکی بچووکە لە کۆمنتەکان کە بۆ تۆ هاتووە و کۆمنتێکی ترڵێ هونەرمەندێکی ڕەسەن و دەنگێکی تایبەتی هەیە هێوای سەرکەوتنی زیاتری بۆ خوازین. یەکێکی تر لە کۆمنتەکانە دەنگێکی تایبەت و ناوازەی هەیە هەمیشە تەندروست باش بێت و هەمیشە ئاوا بمێنێتەوە. سوپاسیانەکە منیش هیوای هەم ئەو پەڕی باشی و دڵخۆشی ئەخوازم بۆ بەڕێزانە. اینجا لە ئینستاگرامی شەر بە هەمان شێوە هەمان بڵاوکراوەمان هەیە با لە ئێرە کۆمنتێکی زۆر جوانە بۆ هاتۆ بە دوور و درێژەیەکێک لە هەوادارەکانی خۆدەم کۆمنتەی بۆ نووسی با بخوێنمەوە. نووسێتی بەڕاستی کاک ئەیوب عەلیەکێکە لەوە ئەوانەی ناویان بە دڵسۆزی توانایی و خزمەتگوزاری نیشانی کردووە. هەر کامێرایەک لە دەستی ئەویە تەنها وێنە ناگرێ بەڵکو مهری خەڵک و بەهای کللتوری شاری سنەیشی تێدایە. لە ناوی خۆم کە ناوی خۆی نووسیوە سنەی باوان سوپاسی تەواویانەکەم بۆ هەموو ئەو خزمەتانەی و بەهێزترین شێوە پێشکەشی گەلی کردووە. سربەخۆ بیت کاک ئەیوب کارەکانت دایم داماونەت و بە کەلتورەکەمان دەبەشن. گەلێک سوپاس زۆر سوپاسی یەکەم زۆر جوانە پەیامی ڕۆژهەڵات ئەبێ بە ورە و هاندانی زیاتر بۆ من سپاس یەکەم. ئێمەش بە هیوای سەرکەوتن و بە هیوای بەردەوامی بە هیوای کاری باشتر و کاری جوانتر. باشە لەم هاتنەوەی تا کام لە هونەرمەندانە بینی دیدارت لەگەڵ کام هونەرمەندان هەبوو وەکو دیداری دانیشتنی خۆمان دانیشتنی خۆت تایبەت یان دانیشتنێک کە تایبەت بێت بە پرۆژە هونەریەکانتان بڕواکەی طبعاً بەهۆی ئەو کۆنسێرتەوە لە شاری هەولێر ژمارەیەکی دەدانە لە میوزیسیەنە هەرە بە تواناکانم بینی کە سەرپەرێشتیاری کۆنسێرتەکە مامۆستا بەیار بوو و دەکە ژەنیاری زۆر باشمان لەگەڵ بوو. مۆسیقیەکانم زیاتر بینی ئەم جارە زۆر دەرفەت نەبووە لەگەڵ سترانبێژەکان دابنیشم بەڵام کە دێمەوە لە زۆر لەگەڵ زۆر بەیان بینم خۆشە من بەڕاستی بەڵام تا ئێستا زیاتر میوزیک ژنەکانم بینیوە لەم چونکە سەفەری ئەم جارم تەنها چەند ڕۆژێکە گینا زۆر حەزەکەم دابنیشین پێکە و گۆرانی بڵین دایم کە دێمەوە بۆ نمونە چەند جار لەگەڵ کاک هەڤاڵ ئیبراهیم کاک زانا جەبەلی مەسەلەن کاک ماهیر حەمەدەمین هونەرمەند عەدنان کەریم کاک ئومێد و سەفەری پێشووترم مامۆستا عەدنان کەریم بۆ یەکەم جار بوو کە پێکە و گۆرانی بڵین لەگەڵ کاک ڕەن سەنگاویە چوینە خزمەتی شەوێکی زۆر خۆش و لە یاد نەکراوە. کاکە ناسری ڕەزازی ئەم دقی هەموو ڕەنگ بە هەمووی نایە تا یادم بەڵام کردێمەوە حەزەکەم بە گوێرەی کات بەڵێ ئەو وێنەیە بە شانازیەوە شم بڵاو کردەوە حەزەکەم زۆر بەیان ببینم. ئەی باش ئەمڕۆ لە کورسات ئیچێ بینی ئەمڕۆژ لە کورسات کاک سیڤانمان بینی بیرمان نەچێ سیڤانیش دەنگێکی زۆر خۆشە شکل لەو دەنگانی کە بەڕاستی کاریگەری مامۆستا عەدنانیشی لەسەرە لەدایی بەڵام دەنگی خۆی خۆشکەزایی مامۆستا و هونەرمەند خاڵێتی مامۆستا عەدنان کەریم کێی کەم بینی ئێستا ئەوەی ناوینێنم ئێمەش بینی بەس دەنگمان ناخۆشە ئێمە نای بۆ قسەکردن دەنگمان ئایبینی وایە مامۆستا نانا پێرفێکتە بۆ قسەکردن گینا لێرە نابوون. باشە کاک ئەیوب پرسیارێکی تەقلیدیە بەڵام پێم خۆشە ئەم پرسیارە لە تۆش بکەم باشە کەی هونەرمەند ئەیوب عەلی بڕیار ئەیات کە ئیتر بۆستێ بڵێ تەواو من تا ئێرە کاری هونەریم کرد لە ئێسایە ئەوەستم یان نەخێر هەر بەردەوامە بێ بەر لەوی وەڵامی و پرسیارە کاک کاروان کامیلیشم بینی لە هەولێر ڕێزڵامەوەڵاوێکەمەوە بەڕاستی ئەوەی لە خەیاڵم نەبێ وەستانە چونکە هونەرەکەم ئێستا ئەو هەناسەی کە پێئەژیم هونەرەکەم من لە پاش لە دەستدانی دایک و باوکم لە پاش ئەوەی کوردستانم بەجێهێشت غوربەت تاکە هاوڕێی نزیکی من
گۆرانی وتن و ئامێری سازەکەم یعنی جگەلەوەش بووە بە ئەرکێک تازە ناتوانم هەتا پێم کرێ بێ میوزیک بناسێنم بە جیهان چەندین پلانی گەورەمان لەبەردەستە میوزیک هەناسە و هەموو شتێک بوو من ناتوانم ئەوێ بڵێن خاڵەیەکتان نەکە قوربان سپاس کەی زانیم ناتوانم بەو کواڵیتی و بەو جوانیەوە هونەر پێشکەشکەم دەزانم چکە گوێگرشانی باشترینە ئەو کاتا هیچ نەبێ وەکو تێکست نووسین وەکو دانانی ئاواز بۆ کەسانی دیکە هەر بەردەوامە بوو کاگی هەستێکی زۆر ناسکەیە عاشق بوویتەوە طبعاً عاشق بووین چۆن باشە گۆرانیت زۆر بۆ عاشقەکان و تۆ ئەوانەی کە گوێت لێگرن دڵشکاوەکان گوێت لێ بگرن یان ئەوانەی کە گەشتن بە عاشقەکەیان من ئەلبومی 2003 و 2004 ڕاشکاوانە بڵێن ڕنگدانەوەی ژیانی خۆم بوو کاریگەری عشقێکی لەسەر بوو کاریگەری غوربەتی لەسەر بوو بەڵام پاشی تر مەرجنی هەمووی بۆ خۆم بێت زۆر جار چیرۆکی کەسێک ئازەکەم بکەم بە گۆرانی بەڵام ئەو دوو ئەلبومە زۆرینەی مەسەلەن وتی ماڵاوایی مەکە بیرت دەکەم ئەمڕۆ دوار ڕۆژە دوا دیدارمانە چی بنووسم باسی چی بکەم بێناس کەوتوم هەواڵەکەم بۆ بنێرە ڕەنگە نەتبینمەوە گەلێک سەختە ڕێگاکەم ماڵاوایی کردن حتا ئەو کات لە ماڵەوە لە دایک و باوک و دوایین باوش و کە ئەڕۆی تڕێی غوربەت ئەگری نازانی ئەگەی دیتەوە نایتەوە ئەمانە هەمووی هۆکار بوون یان ئەڵێیت ئاخۆ عاشق جارێکی تر بۆ کام ڕۆژگارم بەرێ بەڵێ چونکە جارێک کاتێک علی بەرە و کام ڕۆژگارە برد ئێستا من لە ئێستاە بەڕاستی عشقی موزیکم هەمیشە ئەڵێم قسەیەکم کردووە پاش مردنم بیری دووشت زۆرەکەم میوزیک و باران بارانش لەو تایبەتە بەڵێ ئێجگار حەزم لە بارانە هەر بمێنی کاگێ بەرتەمەند بێزاریم و جوانی وڵات وە ڕەحمەتی خوای گەورە هەموو سەرچاوی سەرکێکی بارانە ئەو وڵاتانی دەرەوە کە ئەبینین هێندە سەوزن هێندە جوانن هەوای پاک ئەگەڕێتەوە بۆ باران باشە کاگێ زۆر جار قسەش دەکە ئەفوو لە وەرزی زستانە زۆرینەی ئاواز و تێکستەکانم بۆ دێ من بەڵێ کاگێ ئەمڕۆ سازەکەتم دەبینی بۆچی لەگەڵ خۆتانەوە هێنا لە کوردی و سازەکە و حەزمانەکە جێمان لەبەر هەبوو گۆرانی پێ بڵێن یای لەبەرەوە بیرم نەبوو یەکەم خۆش کرا کرد لەبەرەوە هێنا ئێستا من 4 سازمەیە دوانیا لە بریتانیایە یەکێک لە هەولێرە ئەویان سترنگ و شتی تێکچۆ بۆم چاکەکەن یەکیش لە سلەیمانیە بیرم چوو بوو لە کوێدام نابوو بیرم کەوتەوە لە ماڵی خوشکێکم دامناوە من ئێستا لەوێ نەهاتم بەڕاستی ئێرەش بۆ قسەکردن هاتم بەڵێ هۆی ئەگینا گۆرانی مەود وەتان ئەیوب عەلی چۆن ماسی سلێمانیەکە سلەیمانی ئەو شارێکە طبعا من لێرە لەدایک نەبوو من لە سەنگاو لەدایک بوو بەڵام هێندە عاشقی سلەیمانی بووم باوکم خۆ عەفوی کات مستەم بەری چەندین ساڵ زۆر لە مێژماڵمان لێرە بووە پێشوی من لەدایک بووم حتا چاخانەشمانە بووە باوکم بڕیاریەوە بچێتەوە بۆ سەنگاو لەوێ وەکالەتی بایعی و دوکانی کەمالیات و خەونی من ئەوە بوو ماڵی ئێمە بێت بۆ سلەیمانی دایم شەڕم بوو دایم لەگەڵ باوکم دەم ینی ئەوەندە عاشقی سلێمانی بوو بەس سلەیمانی ترەوە بوو لە یەکی ناوەندی ئەتمە ناوەندی سیروان پاشان ئامادەی سلێمانی کوڕان ئیتر خەونەکەم هاتە دی ئەخیرەن بە زۆریش باسی هەولێرەکەیت و لە ئەو بەرنامە یۆنانێکی کە باسمان کرد ئەوە لە یۆنان و بەرنامێکتان کردبوو حەیرانتەوە من باسی هەولێر ناکەم من باسی کوردستانەکەم هەولێر سلەیمانی سلەیمانی گۆیژەم لەگەر خورماڵ چەمچەماڵ باسی کوردستان و باسی یەکی یەکگرتووی هەرچوە پارچەکەمان کرد بەڵام حەزێکی زۆریشت بۆ حەیرانبێژی هەیە ئەزانی بۆ حەیرانی دەشتی هەولێر بۆ یۆنانیەکان ئێجگار جێگەی سەرنجە مەسەلەن گۆرانیەکی ئارابێسکی خۆم بڵێم بۆ ئەوان جێگەی سەرنج نییە چونکە خۆیان لە تورکیا و لە بوڵغاریا گوێبیستی و ستایلانە زۆر ئەبن حەیران هی نەتەوەی کووردە هیچ نەتەوەی کە ناتوانێت کۆپی بکە مەسەلەن گۆرانی هەورامی هیچ نەتەوەیکی کە ناتوانێت کۆپی بکە گۆرانی گەرمیانی بۆیە مەجبور بووم هەڵبژاردەکەم زۆر جوان و شانازی پێوەکەم کە لاوکم وت لەگەڵ حەیران مەسەلەکە ڕەب نییە بە شاری هەولێر ئەنجاوەکو چێژ لێ وەرگرتن و گۆرانی یەکی شاد
کە گۆرانێکی ناسراوی ناوچەی سلەیمانیە زاراموتەوە ئەیوەی زاراجی اسمە سلێمانی گۆژەم لێ دیارە بەڵام حەیران یەکێکە لەو شتانێ بێشانازی پێ بکەین بیناسەین جیهان بەڕاستی و من بە تەمام هەندێک تێکست وەرگرم ئێستا دوایین پرۆژەم کە لە ئیسپانیا لە بارسەلۆنە تۆمارمان کرد بە شێوەزاری دەشتی هەولێرە دەڵێ لە چێم دیت و لە چێم دیت لە کن گوندی دووستەپەی شەوێ داڵغان لێ دەدەم بگرم ڕوومەتی خەپەی لە چێم دیت و لە چێم دیت لە ئاقاری گاینجی ڕەبی لە بەرد مرم ئەتو لۆ ئۆندە قنجی ئەنجا بەشێکی یەڵێ ئێژم ماچێ ئێژێنا ئێژم ئێژێنا ئێژم دڵم مەشکێنە ئێژێنا ئەمە بە شێوەزاری جافی مەسەڵەن ئیشی من چییە کە ئەگەم بەو گروپانە شێوەزار و بن شێوەزارە کوردیەکانیشان پێ بناسێن جگە لە جلوبەرگ و نیشاندانی ئەو شتانەوە باسکردنی خواردن و شتەکان بۆیان شتە کوردەوارەکان لەبەرەوە بۆ من فەرقی نییە ناوی بازار و شارەکان بەڕاستی کاگەی هەر بمێنیت بۆ ئەوەی کە کللتور و شێوەزاری کوردی و کوردستان بگەیانیت بە هەموو جیهان زۆر خۆشحاڵ بووین کام ئێوارەی لە کورسات مەگەزین لەگەڵ ئێمە بووی گەورەت کردین و بەڕاستی دیارێکی زۆر تایبەت و گەورە بوو بۆ ئێمە بۆ کورسات مەگەزینیش بە تایبەت کە لەم دیدارە لەگەڵ ئێمە بەشدار بوویت من زیاتر و دیدارێکی کە بەڵێن بێ ئەگەر دروست بوو سازەکەمەیەنم بەجلی بە خۆشحاڵیەوە بەزەم جارە حەزم کرد بەس باسی و بابەتانە بکەین باسی ئەو پرۆژەی بە شاری بەرسەلۆنە بکەین و باسی بۆ هاتنەوەی داهاتوت بەڵێنی ئەو دیدارەمان پێ کە 22 مانگ لە یۆنان هەمانە دیسان ئەڕۆین بە ناوی کورد بەشدارە بن ئەو پرۆژانە بۆ من زۆر گرنگترە لە کۆنسێرتە لۆکڵێکمان وایە بەس بەڵام بۆ هاتنەوەی داهاتوت لە سەفەری داهاتوتە بەڵێنی ئەو دیدارەمان پێی من هەمیشە ئامادەم بۆ پرۆگرامی باش و بۆ پرسیاری باش دابنیشم ئەمەژی کەکە لە کەناڵە سەرکەوتەکان کە تاکو ئێستا کواڵەتی خۆی پاراستووە زۆر سپاس ئێوەژەر سەرکەوتوو بن منیش زۆر خۆشحاڵ بووم بێم لێرەوە گفتوگویەکی کورت ساز بکەین جاری داهاتوو بە پلانی باشتر پلانی گۆرانی وتنی ئەگەر تیا بوو پێ پێم بڵێن نەوە لەڵە گۆرانی بڵێ وڵێ بەدڵنیایی ئەوە خات سۆنیا پێ بڵێ بیرە زۆر زۆر خۆشحاڵ بووین کاگەی و گەورەت کردین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ کاتی کە بەیەمت بەخشی بۆ ئێوە بۆ بینەرانی زۆر زۆر خۆشحاڵ بووین دەسە خۆش بێت